جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لەلایەن قوتابیانی کوردستان، بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە بۆکان و سەداباد، بەیانیە ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان سەبارەت بە کیمیابارانی هەڵەبجە، قەدەغای پۆشینی جلی کوردی و بەڕێوەبردنی مەراسمی نەورۆز لە قوتابخانەکانی مەریوان، یادکردنەوەی 36مین ساڕۆژی کیمیابارانی هەڵەبجە لە هەرێمی کوردستان و دۆزینەوەی گەورەترین شەبەکەی قاچاقی مادەی هۆشبەری کۆماری ئیسلامی لە ئەوروپا. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی ئازادی خوازان لەسەر مەزاری ژینە ئامینی لە شاری سەقز. ڕۆژی شەممە 26 ڕەشەممە کۆمەڵێک لە ئازادی خوازانی کوردستان لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 1402دا لەسەر مەزاری نەمر ژینە ئامینی کۆبوونەوە. بە پێڕاوپرسەکان بەشداربوونی ئەو کۆبوونەوە بە گۆڵبارانکردنی مەزاری ژینە ئامینی بۆیە ڕایڕێزلێنانە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵاواتی هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی نوێ کردەوە. ڕێزگرتن لە یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لەلایەن قوتابیانی کوردستان. ڕۆژی شەممە 26 ڕەشەممە قوتابیان لە شارەکانی مەریوان و ساحێب بە بۆنەی ساڕۆژی کیمیابارانی هەڵەبجە سرودی بەتەنیا بەجێ مەهێڵنیان خوێندەوە. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە، قوتابیانی چاوگەش لە شارەکانی مەریوان و ساحێب بە خوێندنی سرودی بەتەنیا جێمەهێڵن یادی سەواوی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەیان بەرز ڕاگرتووە. قوتابیانی بەشدار لەو چالاکیە هیوایان خواست چیتر تراژێدیای لەو جۆرە لە هیچ شوێنێکی جیهان دووپات نەبێتەوە. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە بۆکان و ئەسەداباد. ڕۆژی شەممە 26 ڕەشەممە مەراسمی نەورۆزی کوردەواری لە گوندی کێوەڕەشی بۆکان و شاری ئەسەداباد سەر بە پارێزگای هەمەدان بە بەشداری برینی خەڵک بەڕێوەچوو. بە پێڕاوپرسەکان ژنان و پیاوانی بەشدار لە مەراسمی نەورۆزی کێوەڕەشی بۆکان بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی ئاگری ئازادیان هەڵگیرساندووە و بە جلوبەرگی کوردیەوە بە دۆریێزە هەڵپەڕیون. لە لایەکی دیکەوە خەڵکی شاری ئەسەداباد باکردنەوەی ئاگر و سازکردنی جەوێکی پڕ لە شای و خۆشی هاتنی سەری ساڵ و نەورۆزی کوردەواریان لە هەموو گەلانی ئێران پیرۆزبای کردووە. بەیانیە ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان سەبارەت بە کیمیابارانی هەڵەبجە. ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان ڕۆژی شەممە 26 ڕەشەممە هاوکار لەگەڵ 36مین ساڕۆژی کیمیابارانی هەڵەبجە وی ڕای ڕێزگرتن لە یادی قوربانیانیەوە جەنایەتە لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند هەڵەبجە تەنیا ئێشوازاری کۆمەڵگای کوردی نییە، بەڵکو برینێکی قوڵ و ناسوور لە جەسەی ماندووی مرۆڤایەتیە. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە بێشەک مەترسیدارترین و گۆرەترین تراژدی کە لە ژیانی مرۆڤدا ڕوویداوە ئەوەیە کە بەڕێوەبەرایەتی بارودۆخی جیهان لە دەست زۆربەی جەماوەردانەماوە و سەرمایەداران هەموو سەرچاوەکانی داهاتیان کۆنترۆڵ کردووە. تەنانەت لەسەر داهاتوو مەرگ و ژیانی مرۆڤەکان مامەڵە دەکەن. گەلی کورد وێڕای ئەوستەم و ڕەنجە هاوبەشەی لەگەڵ نەسەوەکانی دیکەی دنیا هەیەتی بەردەوام لەلایەن زلهێزەکانی جیهان ناوچەکە و حکوومەتەکانەوە دەچەوسێندرێتەوە. ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان دووپاتی دەکاتەوە کە ئەگەر هەموو ئینسانەکان لە جیاتی مانەوە لا زیندانەکان وەکو جیاوازی زمانی، ڕەگەزی، مەزهەبی و ناوچەیی بیر لە داهاتووی هاوبەشیان بکەنەوە، هەموو ئێشوازارەکانیان چارەسەرەکەن و ڕێگە نادەن تراژدیاکی دیکەی هاوشێوەی هەڵەبجە دووپات بێتەوە. دادخوازی پارێزەرانی دادگستری کرماشان بۆ گەڕانەوەی سربەخۆیی بە کانونی پارێزەران. ڕۆژی شەممە 26 ڕەشەممە زیاتر لە 30 پارێزەری دادگستری کرماشان لە بەیاننامەیەکدا خوازیاری گەڕانەوەی سربەخۆیی بە کانونی پارێزەران بوون و ناڕزایەتی خۆیان لە سەپاندنی سزا بەسەر ئەنجامانی دەستەی بەڕێوەبەرایەتی دەورەی 31 کانون لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە نیشاندا. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە لە ماوەی چواردەی ڕابردوودا سربەخۆیی کانونی پارێزەرانی ئێران بەردەوام لە ژێر هەڕەشە و هێرشی حکوومەتدا بووە.
ئێستا ناکۆکی نێوان کانون و حکوومەت جاوێنی ژمارێک لە ئەنجامانی دەستەی بەڕێوەبەرایەتی دەورەی سیویەکی گرتووە و بۆچە هۆی سەپاندنی سزا بەسەریاندا لە حاڵێکدا تەنیا داخوازیەوان و ڕاگررتنی سربەخۆی کانونی پارێزەرانی ئێران بووە. قەدەغەی پۆشینی جلی کورزی و بەڕێوەبردننی مەراسمی نەورۆز لە قوسابخانەکانی مەریوان. ئێجارەی ئامۆزش و پەروەرشی مەریوان لە نامەیەکدا کە بۆ بەڕێوەبەرایەتی قوسابخانەکانی ناردووە داوای لێکردوونکە ڕێگە نەجەن قوسابیان جلی کورزی لەبەر بکەن و لە نێو مەدرسەدا مەراسمی نەورۆز بەڕێوەبن. قەدەغەکردنی پۆشینی جلی کوردی لە قوسابخانەکانی مەریوان لە حاڵێکجایەکە لە ڕۆژانی ڕابردوودا زۆربەی شار، شارۆچکە و گونجەکانی کوردستان گۆڕەپانی مەراسمەکانی نەورۆز بووە و ژن و پیا و منداڵ و بەسەڵات و تیاتە بەشدار بوون. بەشداربوون با داگیرستراندنی ئاگری سەرکەوتن و لەبەرکردنی جلی و بەرگی کوردی بە دۆرە ئاگری نەورۆزدا شایی و خۆشییان کردووە و نایەکی گەورەیان بە ڕەژیمی خەمۆک و ناتەبای کۆماری ئیسلامی وتووە. گیانودەستانی کۆڵبەرێک لە سنووری بانا. ڕۆژی شەمە 26 ڕەشەمە سەرمی کۆڵبەرێکی ون بوو بە ناوی ڕەحیم محەممەد زادە لە سنووری بانا دۆزرایەوە. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیوز 3 ڕۆژ لەوەبەر ڕەحیم محەممەد زادە هاوڵاتی خەڵکی شارۆچکەی ڕەبەتی سەر بە شارستانی سەردەش لە کاتی کۆڵبەری لە سنووری بانا لە بەرزایی کەوتە خوارەوە و گیانی لەدەستا. ڕۆژی شەمە تەرمیە و کۆڵبەرە خێزاندارە پاش 3 ڕۆژ گەڕان لەلایەن خەڵکەوە دۆزرایەوە. یادکردنەوەی 36مین ساڕۆژی کیمیابارانی هەڵابجا لە هەرێمی کوردستان. ڕۆژی شەمە 26 ڕەشەمە بنەماڵی قوربانیان و خەڵکی باشووری کوردستان لە مەراسمێکدا یادی قوربانیانی کیمیابارانی هەڵابجەیان لەو شارە بەرز نرخاند. 36 ساڵ لەوەبەر ڕژیمی بەعسی عێراق بە بیانووی هەبوونی هێزەکانی سوپای پاسەران لە شاری هەڵابجا ئەو شارێ بە شەکی کیمیایی بۆردەمان کردو بۆ هۆیەوە زیاتر لە 5,000 کەس گیانیان لەدەستا. هەر ساڵە بنەماڵی قوربانیان و خەڵکی باشووری کوردستان لە گۆڕستانی شەهیدزانی ئەو شارە کۆ دەبنەوە و مەزاری گیان بەخس کردووان گۆڵباران دەکەن. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە ناوچەی ئاغاجەری. ڕۆژی شەمە 26 ڕەشەمە کرێکارانی ئەرکان سالستی شاغڵ لە ناوچەی ئەماڵیاتی ئاغاجەری بۆ ژارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەوی مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە وەلانانی سەقفی هەغدەست وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانانشینی بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت زابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی وەلانانی جیاوازی لە پەرداختی کارتی نەوت تەزمینی ئەمنیەتی پیشەیی گۆڕانی دۆخی کاری و گرێبەستەکان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و کۆچایی هێنان با دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانانشینی بوون. ناڕزایەتی کرێکارانی شارەجاری لە چابەهار. کرێکارانی شاغڵ لە بەشی فەزای سەوزی شارەجاری چابەهار ڕۆژی شەمە 26 ڕەشەمە لە ناڕزایەتی بە نەزانی جاخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێجانی هەغدەستە دۆخراوەکان تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ، وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان و واژۆکردنی گرێبەستی ڕاستەوخۆ لەگەڵ شارەجاری بوون. مانگرتنی کرێکارانی ڕێگەی ئاسن لە یەزد و قەزوێن. ڕۆژی شەمە 26 ڕەشەمە کرێکارانی بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنیێران لە شارەکانی یەزد و قەزوێن بۆ ژارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی مانگرت و خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، پێزانی بۆنی کرێکاری، زیادکردنی هەغدەست بە پێهێڵی هەژاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی جەرمانی، دامەزراندنی شۆرای کرێکاری و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. دووە هەواڵ دۆزینەوەی گەورەترین شەبەکەی قاچاقی مادەی هۆشبەری کۆماری ئیسلامی لە ئەوروپا. بەرپرسانی ئەمنیەتی دەوڵەتی ئیرلند ڕۆژی شەمە 26 ڕەشەمە ڕایان گەیاند کە هەوڵی شەبەکەی قاچاقی مادەی هۆشبەری کۆماری ئیسلامی حەزبۆڵای لۆبنان و تاوانبارانی هۆلەندی بۆ هاوردەکردنی 2000 کیلۆ کۆکاین لە شاری
کورک لەو وڵاتە پوشەڵکراوەتەوە. بە وتەی بەرپرسانی ئەمنیەتی دەوڵەتی هۆلاند 10 کەس لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوە دەستبەسەر و قۆناغەکانی لێکۆڵینەوە لەو بارەوە دەستی پێکردووە. لەم دوایەنەشدا ڕۆژنامەی تەلەگرافی بەریتانیا لە زاری سەرچاوەیەکی خەبەریەوە ڕایگەیاندبوو کە سوپای پاسەران لە بەندەرە ئەوروپایەکان بۆ هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ حیزبۆڵای لۆبنان کەڵک وەردەگرێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.